بەناوی خوای بەخشندە و میهرەبان لە نوێنەری تۆ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە نوێنەری تۆی ئەم جارە لەگەڵ زۆر بەڕێز قومریه شێخ محەممەد بەرزنجی دەبم کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی پارێزگای هەولێر. سەرەتا من لە نێو بارەگای مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەریم لەگەڵ تیمی کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی هەولێر هەوڵدەم لە بەرنامەی نوێنەری تۆی ئەم جارە کاندیدی ژمارە 25 وەرگرم و چەند پرسیارێکی ئاڕاستە بکەم و بە شێوەی مەیدانی سەردانی چەند گەڕەکێک لە سنووری بازنەی سێی پارێزگای هەولێر دەکەن. لەگەڵ مامۆستا قومریه شێخ محەممەد بەرزنجیم کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی پارێزگای هەولێر. سوپاس دەکەم کە لە نوێنەری تۆ دووبارە لەگەڵتم. کۆمەڵێک لە ئەندامانی سەرکردایەتی لە ڕێکخستنەکانی کۆمەڵی دادگەری پشتگیریەکی تەواوی جەنابتن. ئەمە چۆنە ئەم پشتگیریە زیاتر بەرەو سەرخستیت و یعنی چ لە مێشک و زەهندایە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان بە پێویستی ئەزانم لێرەوە سوپاس و دەستخۆشی ئاڕاستیش هەرجەم ئەو برا خوشکە بەڕێزانە بکەم لە سەرکردایەتی و ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری کوردستان کە پشتگیری کاندیدانی کۆمەڵی دادگەری و بە تایبەت قومریه شێخ محەممەد دەکەن. ئەو پشتگیری ئەوان دیارە بڵین ئاسوودەیەک و هێزێک دەدا بە کاندیدەکە کە بەڵێ ئەو کاندیدا کاندیدی کۆمەڵی دادگەریە و ئێمە هەموو پشتیوانی ئەەکەین. ئەمە خۆی لە خۆیدا هیوایەک و پاڵپشتێکی تەواوە بۆ من و ئەمە بڵین پەیامێکیشە بۆ دەنگدەرانی کۆمەڵی دادگەری کوردستان کە سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان و ئۆرگانەکان خوشکان و برایان هەموو پشتیوانی قومریه شێخ محەممەدن لە بازنەی سێ ڕۆژاوای هەولێر بۆ ئەنجومەنی نوێنەرانی. کەواتە دروستە بڵێم هەموو کاندیدانی کۆمەڵی دادگەری و بە جەناویشتەوە تەنهانین؟ ناتەنهانین، هەمویان وا دەزان خۆیان کاندیدن و هەوڵی سەرخستنی جەناب دەدەن. ئەوە من وابزانم خۆشم پێشم وتومە ئەوەی کە ئەوان ئیکەن ئەو دڵسۆزی و خەمخۆریە و ئەو بەدەمەوە هاتوونە ئەو ماندوونە ناسیە جێگەی تەقدیرە ئێمە بەوشە ناتوانین تەقدیری بکەین، بەڵکو ئەوە بەڕاستی پشتیوانیەکی گەورەیە بۆ ئێمە و ئێمە کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان کاندیدانێکین کە پشتمان زۆر قایمە. خۆی پەروەردگار لە پشتی خۆمانە بینین، پاشان هیممەت و دڵسۆزی و خەمخۆری خوشک و برایانمان دیسان هێزێکی ترە پشتیوانیەکی ترە بۆ ئێمە و بۆ سەرجەم کاندیدان. خوشکانیش بە گوڕوتین لەگەڵتن؟ زۆر بە گوڕوتین لەگەڵ. ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە لەگەڵ خوشکانە پێکەوە بووین لە هەموو قۆناغەکانە لە هەموو سێکتەرەکانە لەو کار و پرۆژانەی کە کردومانە سەرکردایەتی کۆمەڵی دادگەری دانەبڕاوە لە ئەندامەکانی خۆی و بە کار و پرۆژەکانی لە خزمەتی سەرجەم ئەندامان و سەرجەم دۆست و لایەنگران و هاوڵاتیانە بووە. ئەگەر حەزەکەم ئەو پرسیارە لە بڵین پشتیوانانم بکەی بڵێ باشە بۆ پشتیوانی فڵان کاندیدەکەی کە دڵنیایم ئەو پرسیارەشیان لێ یەکەی ئێمە هەموو یەک جەستەین و بە دڵنیاییەوە ئامانجێکی دیاری کراومان هەیە. دیارە ئەوان بە مەبدەئی ئەزانن بۆ پشتیوانی ئەەکەن، پاڵنەرێکیان هەیە کە پاڵنەرەکەیان ئەوەیە کە دڵنیان لە کاندیدی خۆیان کە دڵسۆزە و ڕاستگۆیە و متمانەیان پێی هەیە کە ئەتوانێت لە ئاستی ئەو بەرپرسیارەتیدا بێت کە ئەخرێتە ئەستۆی چونکە پێشتر تاقییان کردوێتەوە لە ئەرک و بەرپرسیارەتیەکەی کە لە ناو حیزب و لە ناو ڕێکخراو لە ئەستۆیدا بووە. وردە وردە نزیک دەبینەوە لە ئەنجامدانی هەڵبژاردنەکە. بڕوتیونی ئێوە یان ئەو خەڵک و هاوڵاتەی کە بەرنامەی کاری کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بۆ ڕوون دەکەنەوە ڕوئیان چۆن دەگۆڕێت؟ بە دڵنیاییەوە کە ئێمە بانگەشەی هەڵبژاردن نەکەین، ئەچینە ناو سەرجەم چین و توێژەکان، چونکە ئێمە خۆمان هەڵقڵاوی ناو چین و توێژانەین. ڕوومان هەیە زۆر بە سەربەستانە و زۆر بە ئازایانە دەچینە لایەن و گفتوگویان لەگەڵ دەکەین، چونکە خۆشمان پێشتریش چوینەتە لایەن، پێشتریش لەگەڵیان بووین و تەنانەت ئێمە هەر مشتریان یعنی هەر شتێکمان پێداویستیەکانمان لە لای ئەوان دابین کردو و
نەچوین لە شوێنێکی لە شوێنە باڵاکان پێداویستی خۆمان دابین بکەین کاتێک ئەچینە ناویان کە چین لەگەڵیانە بین زۆر بە گروتینەوە کە دەڵێن لیستی کۆمەڵی دادگەری کوردستانە و بەتایبەت کە ئەو ئارمەی کۆمەڵە بینن ئەو ئەم سەربەرزیە لە چی و سەرچاوی گرتووە باوەڕ ناکەم ئەوە ئیشی تەنها ماوەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژار نەخێر یەکەم فەزلی خۆی پەروەردگارە دووهەم ڕازگۆیی کۆمەڵی دادگەریە لەگەڵ دەنگدەرانی خۆی کە بەردەوام توانیوێتی لە خەمی خەڵکا بێت لە ناو خەڵکا بێت لەگەڵ جەماوەرەکەی خۆی بێت لە هەر کوێیەک خەمێکی هەبوو خەمێکی ئەو جەماوەرە هەبوو ئەوە کۆمەڵی دادگەری بووە کە لە ڕیزی پێشەوە بووە کە چوە بە دەمیانەوە و سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری کوردستان ئامانجیان ئەوەیە کە خزمەت گوزارێکی باشی خەڵک و جەماوەرەکە بن و لەگەڵیان بووین گفتوگۆی زیاتر دەکەین بەیەکەوە سەردانی یەکێک لەو گۆڕەکان دەکەین کە لە سنووری بازنەی جەنابتە و گفتوگۆ بەردەوام دەکەین و بزانین هاوڵاتیان بەرامبەر پێشوازی لە جەنابتان چۆنە لە بەرنامەکەم لە نوێنەری تو بەردەوام دەبم لەگەڵ مامۆستا قومریه شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی پارێزگای هەولێر. هەر لە نێو تیمی بانگەشەی مامۆستا قومریه شێخ محەممەد بەرزنجی ڕووپاخانمان لەگەڵا ڕووپاخان ئەندامی پەرلەمانی کوردستانە لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری حەز دەکەم هەندێک پرسیار بکەم کە ڕەنگە پرسیاری خەڵک بێ بۆچی گرنگە پشتگیری کاندیدی ئافرەت بکرێت بەڵێ خۆی ئافرەت پێم وایە چونکە زیاتر لەناو کۆمەڵگەیە هەر ئافرەتە دایکە هەر ئافرەتە خوشکە هەر ئافرەتە براژنە هەر ئافرەتە خەسووە بۆیە پێم وایە زیاتر لە معاناتی کۆمەڵگە تێدەگا چونکە ئافرەت زیاتر دەچێتە ناو کۆمەڵگە زوو زیاتر لە کێشە و ئاریشەکانی کۆمەڵگە تێدەگا بۆیە دەتوانێت پێم وایە نوێنەرایەتی کێشە و ئاریشەکانی خەڵک بکا بیباتە پەرلەمان جالی چ لە ڕێی یاداشت بێت چ لە ڕێی بەدواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەت بێت چ لە ڕێک پرۆسە یاسادانان جێ بکاتەوە و ئێمەش پێم وایە سەلماندوومانە لە پەرلەمانی کوردستان یاخود خولەکانی پێش ئێمە یاخود لە ئەنجومەنی پارێزگا کە ئافرەتان جێپەنجەیان دیار بووە شێوەی پیاوان و هاوشانی پیاوان بۆ نمونە ئێمە ئافرەتی یاساییمان هەبووە ئافرەتمان هەبووە شارەزا لە کاروباری ئابووری ئافرەت لە سەرجەم بوارەکاندا و لە لیژنەکان چالاکترین ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵن و من لە لیژنەی یاساییم هاوشانی پیاوەکان بگرە زیاتر ڕۆڵمان جێڕاوە بەکرداری لەناو کایە یاسادانانی لە پەرلەمانی کوردستان کە لە گرنگترین لیژنەشی توانیتە ئادای کاری خۆت بکەیت بۆ ئەوەی خەڵکێک کە دەنجی دایەتە ئافرەتێک پەشیمان نەبی ئێستا بۆ من دەنگ بداتە مامۆستا قومریه بۆ ئەوەی نوێنەرێکی ڕاستەقینە بێ بۆ داکۆشکردن لێی من دڵنیام ئەوەی دەنگ بداتە مامۆستا قومریه لە پیاوان زیاتر دەتوانێت داکۆکی لە مافەکانیان بکە و ئەو لیژنانەی کە مامۆستا قومریه دەچێت بۆی دڵنیام لە پیاوان زیاتر دەتوانێت خزمەت بکە ئێمە بەکردەوە سەلماندوومانە ئێمە لە دوو لیژنە بۆ نمونە پەرلەمانتار بۆی هەیە لە دوو لیژنە بێ بەڵام لە سەرجەم بوارەکان لە سەرجەم لیژنەکان کاری خۆمان کردووە هاوشانی پیاوان بگرە زیاتریش پیاو هەیە پەرلەمانتارە بەڵام لە فراکسیۆنی ترە نەیتوانیوە بە چارێکی ئێمە بە هەر 3 ساڵەکەی هەندی یەک مانگی ئێمە کار بکە بۆیە من خەڵک دڵنیا دەکەمەوە دەکەمەوە ئەوەی دەنگ مامۆستا قومریه بدا پەشیمان نابێتەوە و کاندیدی ژمارە 25 و ئەوەی دەنگی پێداتە ئەکیدم نوێنەرایەتی دەکا ئەوەی خواست و ویستیەتی مامۆستا قومریه بۆی جێبەجێ دەکات چونکە ئێمە پەروەردەی کۆمەڵێکین کە کۆمەڵی دادگەریە وای فێرکردوین کە خواستی خەڵک لە پێش هەموو خواستەکانی خۆمان و بەرژەوەندە حیزبەکاندا بێت باشە لە نێوان کاندیدێک کە بە باگراوندێکی ئیسلامی دەچێتە کایەکی یاسادانان لەگەڵ کەسێککە بەبێ باگراوەندی ئیسلامی با بڵێن ئەلمانی چەندە گرینگە کەسێکی وەکو مامۆستا قومریه بە باگراوەندی ئیسلامی لە ناوەندی یاسایی بێ ئەو قسەی مامۆستا عەلی دەمەوێت دووبارە بکەوە مامۆستا عەلی باپیرتی کاندیدانی ئێمە خەڵکی ئێمە پێشەوەی خۆیان بفرۆشن خۆیان بەخوا فرۆشتووە و مەجای ئەوان نییە خۆیان بە حیزبی تر بفرۆشن چونکە ئێمە ئەکەدینیەکەوامان لێ دەکات کە بەرژەوەندی خەڵک و خەڵکی ئیسلامی و ئیسلام دۆست لە پێش بەرژەوەندیەکانی خۆمان بێ بۆیە زۆرترین قوربانیمان لەو پێناوە داوە
و فراکسیۆنی کۆمەڵ هەم لە عێراق هەم لە کوردستانیش زۆرترین قوربانی لەسەر هەڵوێستەکانی داوە هەڵوێستانی کە لە پێناوی خەڵک بۆ خەڵک. کەواتە ئەو گومانە ناڕاز بوو کە دەگوترا ئەوانی کە ئەو حیزبانی باگراوند ئیسلامی کەمتر پشتگیری ئافرەت دەکەن هەم لە نێوکای حیزبی هەم لە بۆ نمونە حکوومەت هەم لە ناوەندی یاسایی جەنابەت کاندیدێک بووی ئافرەت بووی وە پشتگیری کرا لەناو کۆمەڵی دادگەری. ئێستا دوو کاندیدمان هەیە لە کۆی ئەو 5 کاندیدەی کە لە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاندیدن. کەواتە ئەو دروست نەبوو کە دەگوترا ئیسلامیەکان ڕۆڵی ئافرەت بە بەرچاو ناگرن یاخود دواناکەن ئافرەت لە کای یاسایی حکومی لە حیزب بەشدار بێت. نەخێر ئەوە گومانێک بۆ کە خەڵک و حیزبی دەسەڵاتیشی لەسەرەوە کردووە کە لە مێشکی خەڵک بچەسپێنێت کە ئیسلامیەکان پشتگیری ئافرەت ناکەن بگرە زیاتر پشتگیری ئافرەت دەکەن و هەوڵی لەگەڵ دەدەن بۆی خۆی بسەلمێنێ لەو ناوەندەکانی لە دامەزراوەکانی بۆ نمونە حکوومەتە پەرلەمانە ئەنجومەنی پارێزگایە و قەزا ئێمە ئیسلامیەکان سەلماندویانە کە تا چەند پشتگیری ئافرەتان دەکەن بۆی لەو ناوەندە ڕۆڵی خۆیان بجێڕن. من دەستم بۆ هەر شتێک ببێ لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکەم و حیزبەکەم پشتیان گرتومە. گەورەترین قەزیە کە یاسای چاکسازی بوو بەشی دەرماڵەکان کە حکوومەتی هەرێم ویستی بەناوی یاسای چاکسازی دەرماڵە و لێبڕینی موچە بچەسپێنێ بەسەر موچە خۆران. بەڵام من کارم لەسەری کرد و حیزبیش پشتگیری کردم و ئەو بوو دەنگدانەوێکی باشی لێ پەیدا بووە سەرنجام حکوومەت بڕیاریدا کە لێبڕین نەهێڵێەوە هەموو هەوڵ و باندووبوونی ئافرەتانی کۆمەڵی دادگەری بووە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بە بەردەوامی پشتگیری خەڵک هەرێمی کوردستانی کردووە و پشتگیری و هەروە کاریشی کردووە بۆ ئەوەی ئاداب و ئەخلاقی کۆمەڵگەی کوردەواری بە پیرۆزی بهێڵێتەوە چونکە حیزبەکانی دەسەڵات لە ماوەی ڕابردوو کاریان لەسەر ئەوە کردووە کە ئەخلاقی کۆمەڵگە بشێوێنن ئەو پیرۆزیانەیە کە کۆمەڵگەی کوردەواری هەیەی هەم پێچەوانن نەبوون لەگەڵ دابوونەریتی ئاینی پیرۆزی ئیسلام هەم پێچەوانە نەبوون لەگەڵ بنەمەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و دابوونەریتی کوردەواری ئەوە ئێمە بووین و ئافرەتانی کۆمەڵی دادگەری بووە کە کارمان لەسەری کردووە زۆربەی هەر زۆری بڕیارمان هەڵوەشاندەوە بەرنامەی تەلەڤیزیۆنیمان ڕاگرتووە بۆیە من دەڵێم گرنگە دەنگ بە ئافرەت بدرێت چونکە ئافرەت زیاتر لەناو کۆمەڵگەیە هەست بە ژانی کۆمەڵگە دەکا ئافرەت دایکە کچ و کوڕی گەنج هەیە لە ماڵەوە بواری پەروەردەی و لەو یاسانەی کە ڕەهەندی پەروەردەیان هەیە بەتەئکید زۆربەی یاسایەکانیش ڕەهەندی پەروەردەییان هەیە چکە زۆر یاسا هەیە ئێمە درکی پێ ناکەین هەتاوەکو نەچینە ناو ناوەڕۆکەکەی اینجا هەست بۆ دەکەین کە ئافرەتان چەندە ڕۆڵیان هەیە لەناو ئەو یاسایانەدا پێشنیاریان هەبێ خۆیان بسەلمێنن و وەکو باسم کرد ئێمە تاقیش کراوینەتەوە ئافرەتانی کۆمەڵی دادگەری تاقی کراونەتەوە کە تا چەند لەگەڵ خەڵک بوونە و هەروەها لە ناو یاسایەکان جێپەنجەیان دیار بڵێ مامۆستا قومریە پشتگیریەکی باشی ڕووپاخان هەیە لە بۆ جەنابەت و بەخۆشی لە نێو بەکردداری لە نێو کاری پەرلەمانیە ئەمە چۆن هەڵدەستەنجێنی کە دەبین پشتگیری ئەندامێکی پەرلەمانی کوردستان هەیە لە بۆ جەنابەت لە بۆەوەی بچیە شوێنێکی گرنگی وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق. من دەستخۆشی لە ڕووپاکخانەکەم و جارێک تر لێرەشەوە سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستەی ڕووپاکخانەکەین کە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە پەرلەمانی کوردستان لە سەرجەم ئەو یاسایانەی کە دەرچوون و ئەو پرۆژە یاسایانی کە پێشکەش کراون بە تایبەت کە ڕووپاکخان چاودێرێکی ورد بووە لەسەر هەموو کایەکانە بە تایبەت کە لەو دوایانەیە کلیپێک دەرکرا کە دژی بەهاڕەوشتیەکانی کۆمەڵگەی کوردەواری بوو ڕووپاکخان بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر ئەو کلیپەی ڕاگرت کەواتە بوونی ڕووپاکخان و هاوشێوەی ڕووپاکخان لە پەرلەمانی بەغداش گرنگە بۆ ئەوەی چاودێرێکی ورد بێت بەسەر ئەو یاسایانەی و ئەو کارانی کە ئەکرێت لە ناو کۆمەڵگەدا و ئێمە پێکەوە دەتوانین تەواوکەری یەک بین بۆ خزمەتی خەڵک. لەگەڵ کاندیدی ژمارە 25 مامۆستا قومریه شێخ محەممەد بەرزنجی تەواو بەرنامەکە تەواو دەکەم. مامۆستا ئێمە لەو زۆنەین کە بازنەی سێی ڕۆژئاوای هەولێری پێدەگوترێن شوێنەکە بەڕاستی هێژانشین ڕەنگە لە خزمەتگوزاریە زۆر سەرەتاییەکان بێبەش بن. ئەگەر بێت و متمانێم خەڵکت بەدەستێنا زیاتر دەتانەوێت لە ڕۆیگەی ئەو پرۆژە یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە ڕەهەندی خزمەتگوزاریان هەیە بە تایبەتی لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی بکەن؟
لە ڕاستیە کاتێکە من ئێستا لە یەکێک لە گەڕەکە هەژار نشینەکان کە لە سنووری ڕۆژاوای هەولێرە من بە پێی ئەو دروشمەی کە بەرزم کردوێتەوە دادگەری و خزمەت بە دڵنیاییەوە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین چونکە ئەوەی کە ئێمە ئێستا ئەیبینین هەر لەو گەڕەکە هەژار نشینیە ئەو دەسەڵاتەوەی کردووە کە ئێمە خەریکە چینایەتیمان هەیە واتە چینی زۆر باڵامان هەیە چینی خۆرمان هەیە کە بەداخەوە تەنانەت لەو گەڕەکە بەشێک لە گەڕەکەکە کە هەژار نشینە بێبەشە لە خزمەت گوزاریەکە و بەشەکەی تریش زۆر باڵایە و ئەوەی کە خزمەت گوزاری و ئەوەی کە زیاد لە حەدی خۆشی بۆی کراوە کەواتە ئەلێرەیە ئەبینین یەکێک لە بنەماکانی خزمەت گوزاری کە هاوڵاتی بوونە پێوەری هاوڵاتی بوونە پێشێل کراوە بۆیە ئێمە هەموو هەوڵی کۆشی خۆمانەخەی نەگەڕ کە ئەو دروشمەی کە بەرزمان کردوێتەوە بە عملی تەطبیقی بکەین دەستی خزمەت گوزاری هەر لەنەوە بازنەیە دەستی خزمەت گوزاریمان بگاتە سەرجەم چین و توێژەکان بەبێ جیاوازی چونکە ئەسڵی کاری ئێمە بە دیهێنانی دادگەریە و داکۆکیکردنی سەرسەختە لە شایستە داراییەکانی هاوڵاتیان کە ئەمڕۆ بەهۆی ئەو سیاسەتە هەڵی حیزبی دەسەڵات بەڕاستی ئەو خەڵکە مەحروم بووە لەو ئیستحقاقی کە پێویستە هەیبێت و کۆمەڵێک بەڵێن دەدرێت دواتر لە نێوان ئەو لیستانەی کە لە حکوومەت بەشدارن نزیکەی 17 ساڵە لە بەغدا ڕێژەیەکی بەرچاوی ئەندامانیان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئێوە دەوترێ ئێوە تەنها دروشمتان هەیە و ئەو قسانەی دەیکەن ناتوانن جێبەجێ بکەن بەڵێ ئەوەی ئەگەر سێری ئەم هەڵبژاردنە بکەیت ئەوەی کە ئەتوانێت دروشم بەرز بکاتەوە چونکە پێشتر هەر دروشمێکی بەرز کردوێتەوە بە عملی تەطبیقی بکە لە نێو هەموو حیزبەکانە ئەوەی کە توانیوێتی زۆر سەربەرزانە دروشمی دادگەری و خزمەت بەرزکاتەوە ئەوە کۆمەڵی دادگەری کوردستانە چونکە دڵنیایە کە ئەتوانێت ئەو دروشمەی بە عملی بکات بۆ کاری بۆ بکات و لە ڕێگەی ئەو دروشمەوە خزمەت بکات باشە ئەو لایەنانەی تر دروشمی چی بەرز بکەنەوە باشە بۆ ڕۆژنامەوانێک یا مامۆستایەک دەرسی دەنگی پێ بدە لەبەرەوەی بڵێ بکاتە کونجی زیندانەکانەوە وەکو زیندانیانی بادینان کە نازان لەسەر چی گیراون باشە بۆ مامۆستایەکی ئاینی دەنگیان پێ بدات لەبەر ئەوەی لەسەر منبەر بیهێن نەخوارە و ڕیشی بسووتێن و نەیەڵن جەماعەت بکا بۆ نوێش خوێنان باشە بۆ مامۆستایەکی قوتابخانە دەنگیان پێ بدە لەبەرەوەی موچەکەی ببڕن و نیوە موچەی بدەنێ باشە بۆ گەنجێک دەنگی پێ بدە دوای 20 ساڵ خوێندن دوای 20 ساڵەوەی کە هەوڵ و کۆشی کردووە بێ وڵات بەجێ بێڵێت و لە دەریای ئیچە بخن یعنی دەتەوێت بڵێ ئەو لیستانەی کە پێشتر تاقی کراونەتەوە شایانی ئەوە نینە دووبارە دەنجام پێ بدرێتەوە 100% شایانی ئەوە نین ئەوەی کە وتمان هێشتا بڵێن شتێکی بچووکە لەو هەموو نەهامەتی کە بەرامبەر ئەم گەلە کراوە جوتیاران تا ئێستا جوتیارمان هەیە هاوڕێم هەیە کە باوکی جوتیار بووە ئەڵێ ئەوەی کە ئەوەندە چاوەڕێی کرد کە ئیستحقاقی جوتیارەکەی خۆی وەرگێ سەری نایەوە کۆچی دوایی کرد و بەبێ ئەوەی پارەکەی وەربگیرێ کەواتە کە تۆ سەیری چین و توێژەکانی کۆمەڵگە دەکەی هەموو ماندوون هەموو شەکەتن هەموو هیلاکین بۆچی لەبەرەوەی ئەو دەسەڵاتە بنەمای خزمەت گوزاری و بنەمای دادگەری پێشێل کردووە و ئەوەی سەروەت و سامانی ئەو وڵاتەیە لە خزمەتی چینێکی باڵای دەسەڵاتایە واتە ئێمە ئێستا دەسەڵاتی چینایەتیمان هەیە ئەوەی کە لە قڕوونی وستا بڵێن لە ئەوروپا هەبووە ئێمە ئێستا خەریکە ئەوە ڕوبەڕوومان بۆتەوە ئێستا ئێمە لە نێو بانگەشەی گەرمی هەڵبژاردین بۆ چەند ڕۆژێک ماوە بۆ دەنگدان بەڵام دەبینین ئەوانەی کە لە پێشتە لە دەسەڵات بوون دوو حیزب سەریان پێکوە نابوو لە حکومداری هەم لە هەرێمی کوردستان هەم زۆربەی پۆستەکانیان لە بەغدا هەبوو ئێستا یەکتر تۆمەتبار دەکەن ئێستا باز لەوە دەکەن ئەگەر دەنگ بدێتە نوێنەرێکی وەکو کۆمەڵی دادگەری کەواتە دەنگ دراوەتە حیزبێکی دیکە ئەمە یعنی چۆن هەڵەسەنجێنی ئەم تۆمەتە لە پایچی ئەوەی کە ئێمە ئەیبینین بەڕاستی ئەوەی کە لە چونکە مادام بانگەشەی هەڵبژاردنە خەڵک ئەبێ سێری ڕابردوویان بکە بزانە ئایا ئەوانە دیسان ڕێکەوتنی 50-50 نییە جارێکی تر بڵێن یەکتری تۆمەتبارەکەن بۆ ئەوەی بازاری خۆیان گەرم بکەن ئەتوانین بڵێن لەوانەیە لەسەر ئەوەش ڕێکەوت بن
بۆیە هاوڵاتیان ئەبێ زۆر لەوە هوشیارتر بن زۆر لەوە ئاگادارتر بن کە نەخەڵەتێن بەو دروشمانە بەو ئیعلامە چاواشەکاریانە بەڵکو هەموو واقعی خۆمانە بینین هەموو واقعی خۆیانە بینن واقعی ئەو فەقیر و هەژاری کۆمەڵگایە بینین واقعی زیندانەکانە بینن کە نازانی بە چ هۆکارێک لە زیندانە بە چ هۆکارێک نایەڵن تەنانەت ماڵ و مناڵەکەی بیبینێ لەبەرەوەی قسەیەکی حەقی کردووە لەبەرەوەی بڵین هاتووە مافی خۆی ویستێتی گومارەسی مافێکی خۆی کاکە ئازادی ڕادەنبڕینە هەر لە نێو ئەو بازنەیە تو ڕەنگە بڵێم لە نێو ئەم بازنەیە دوو زۆن هەیە یاین دابش بە بەوەی کە لە نێو هەولێر پێی دەگوترێت زۆنی زێر وە زۆنێکیش کە بەبێ خزمەت گوزارێ بۆ ناو ناوچەی ئێمە زۆنێکە لە خزمەت گوزاری سەرەتایی بۆ نمونە قوتابخانە بێبەشە ڕەنگە بگەڕێی کە زۆرترینی ڕێژەی هەژار نشین لەو ناوچەیە بێت وە هیچ باخچێک پارکێک ینی خزمەت گوزاری بۆ نمونە نەخۆشخانە بنکەی تەندروستی لێ نیە ینی ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەم خەڵکە دووبارە خەڵکێکی کە تاقیب کاتەوە کە لە پێشووتر لە دەسەڵات بووە یان بەڕی بەدی وێشتکە دەنگماندا مامۆستا قومریه شێخ محەممەد بەرزنجی دەتوانێت چی بگۆڕێ من بە دەنگدەرانی ئەو منطقەیە و سەرجەم دەنگدەرانی کوردستان ئەڵێم قومریه شێخ محەممەد بەرزنجی وەکو ئوم الحەبیبە کاتێکە پەیمانی دا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی ئەوە پەیمانم داوە بۆ مردن منیش ئەو پەیمانە ئەیدەم ئەو ئەرکەی ئەکەوێتە سەرشانم تا مردن داکۆکی کارێکی سەرسەختی ڕاستەقینە ئەبم بۆ داکۆکیکردن لە حەق و مافەداراییەکانی هاوڵاتیان و هێنانی دەستی خزمەت گوزاری بۆ ئەو شوێنانەی کە بە هەموو شێوەیەک مەحرومن لە خزمەت گوزاری باشە دەگوترێ کەمی ڕێژەی ئەوانەی کە لە دەرەوەی دەسەڵات دەردەچن لە بۆ ناوەندە یاساییەکان بۆ نمونە ئێستا ئەنجومەنی نێنەرانی عێراق ڕێژەکە ئەوەندە کەمە ناتوان گۆڕانکاری دروستکەن بۆ دەگوترێ بە دوو ئەندام بە سێ ئەندام بە چوار ئەندام دەتوانرێت چی بکێ با من هەمان پرسیار بکەم لە کۆمەڵی دادگەری بۆ 5 ئەندام دەتوانن بەرامبەر ئەو ڕێژە زۆرێت چی گۆڕانکاریەک بکەن ئەوەی کە ئەتوانێت گۆڕانکاری بکات هێزی ئێرادەیە و هێزی دڵسۆزیە ئێمە ژمارە گرنگ نییە بەڵکو نەوعیەت گرنگە ئایا ئەو کەسەی کە ئەچێت چەندە لە خەمی ئەو خەڵکەیە چەندە ڕازگۆیە لەگەڵ بەڵێنەکانی خۆیان چەندە ڕازگۆیە لەگەڵ ئامانجەکانی خۆیان بە دڵنیاییەوە کاتێککە تۆ سەیری بگەڕێتەوە بۆ کۆنی مێژوش بەردەوام باوەڕداران و مسلمانان کەمتر بوون لە بێ باوەڕان بەڵام هێزی ئیمانی ئەمان سەرکەوتووە چونکە ئەمان ڕازگۆ بوون لەگەڵ خۆی خۆیان و ئێمە بەڕاستی هەروەک جەنای مام سعدی باپیرە ئەفەرمێ ئێمە خۆمان نافرۆشین بۆ هیچ شتێک بەڵکو ئێمە گیانی خۆمان فرۆشتەوە بە خی پەروەردگار و خزمەت بە پەیامەکەی کە وەدیهێنانی دادگەری با لەو قسەی دەست پێ بکەم دەگوترێ ئێوە بابەتی هەڵبژاردن و دیموکراسی و بەشداریکردن لە کای سیاسی مەبەستنەوە بە ئاینی پیرۆزی ئیسلام بە پێچەوانەوە ئاینی پیرۆزی ئیسلام بۆچی هاتووە بۆ خزمەتی خەڵک ڕیسالەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆچی بووە بۆ خزمەتی خەڵک و بۆ وەدیهێنانی دادگەری و بۆ چاکە و چاکەکاری کەواتە ئێمە لە هەر واقعێکا بین ئەوەی کە هۆکارە بۆ چاکە ئەوەی کە هۆکارە بە خراپە دەسەڵاتە کەواتە ئێمە بە عەکسەوە بە ئەرکێکی سەرشانی ئاینی خۆمانە ئەزانین کە ئەمر بە چاکە بکەین و نەهی لە خراپە ئەو خراپە کە ئەمڕۆ واقعێکە کە گەندەڵی هەیە فەساد هەیە دزی هەیە خیانەتکاری هەیە تاکە بڵاوکردنەوەی بێ ئەخلاقی بێڕەوشتی هەیە کەواتە ئەمە ئەرکی دینی منە و ئاینەکەم ئەمرم پێ دەکات کە ئەبێ دەنگێکی حەق بم دژی ئەو دەسەڵاتی کەستەمەکەن بەڕاستی بابەتی پەروەردە هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان ڕەنگە گرفتی گەورە بێ لە بەرنامەی ڕابردوش ئەم پرسیارم کرد کەسێکی خاوەن ئەزمموی لە بابەتی پەروەردەی دەتانەوێت لە عێراق بگشتی لە بابەتی پەروەردەکە بنیاتی دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروستە چی بکەن پێش هەموو شتێک ئەبێ ئێمە بەڕاستی ئەوە بگەڕێنینەوە ئەو هیوایە بگەڕێنینەوە بۆ ئەسڵ قوتابیان کە بەڵێ خوێندن گرنگە چونکە یەکێک لە هۆکارەکانی شکستی کردی پەروەردە یەکێک لە بنەماکانی پەروەردە خوێندکارە ئەو جا منهەجە وانە ئەو جا دەسەڵاتە جارێ دەسەڵات
هەموو خەڵکی قوتابی و خوێندکار و خەریجی زانکۆ پەیمانگای بێهیوا کردووە. قوتابخانەش تەواوەکە، زانکۆش تەواوەکات، پەیمانگاکانیش تەواوەکە بێکارە، سەر لێ شێواوە. ئەوێت ئەسڵ ئەو وڵاتە بەجێ بێڵە خۆی خاتە دەریای ئیجەوە بخنکێ. بۆیە ئێمە ئەڵێین پێش هەموو شتێ ئەبێ هیوا بگەڕێنەوە بۆ گەنجەکانمان کە بەڵێ پەروەردە تۆ خوێندەوار بە و بخوێنە ئیلا ئەتوانی لە سیایی و سێبەری ئەو خوێندنا من خۆم کە دەست بۆ قوتابیەکانم شەرحەکەم پێیان ئەڵم زانست ڕووناکیە کەواتە تۆ بێ ئەو دەرگای ڕووناکیان بۆ بکەیتەوە بە پرۆژە یاسا بتوانیت بەڕاستی ئەو پرۆژە یاسایانت لە خزمەتی وەدیهێنانی دەستی کار بێت بۆ گەنجانمان پاشان قوتابیان ینی بێ هیوان لە خوێندن ئەڵێن وا خوێندیشمان نەتیجەی نییە ئەگەی نەکوێ ناگەین بە هیچکێ واتە بە شێوەیەک لە شێوەکان علم و زانیاری و زانست خەریکە چراکەی دائەخەن لەبەرەوەی ئەمە بەردەوام سیفاتی دیکتاتۆر بووە کە ئەوەی کە ئەیەوێت بەڕاستی بۆ بەهۆی مانەوەی خۆی لە حکم بۆ ئەوەی خۆی لە حکومە بمێنێتەوە ئەڵێ خەڵکەکەت برسی بکە نەخوێندەواری بکە ئەوە کە ئێمە ئێستایی بینی خوێندەوارەکەش هیچ پێگەیەکی پێویستی بەپی پێویست و ناتوانێت سوود لە خوێندنەکەی وەرگێ هەتا نزیک دەبینەوە لە کاتی دەنگدان زۆر جار ترس و بیم لەنێو خەڵک بڵاو دەکەیتەوە بەوەی دەنگمەدەنە فڵان هەر دەنگ بدەنەوە ئەم ئێمە ونمونە ئێمە زۆر جار دەوترێ یەک کورسیش بێنین هەر لە دەسەڵات دەبین ئەنجامەکان یعنی جۆرێک لە ترس بڵاو دەکەیتەوە خەڵک بترسێ یاخود خەڵک تەنها ئەو پروپاگەندانە نەی لەرزێنێ بەردەوام بێ لەسەرەوەی بۆ پشتگیری بۆ نمونە کاندیدێکی کۆمەڵی دادگەری بکە ئەبێ گەلی کورد بە ئەو ناسراوە کە گەلێکی ئازا و بوێرە و بەردەوام نەیهێشتووە کەزا هەستی بەستەم کردووە ڕوبەڕووی ستەم بۆتەوە شاعیری گەورەی کوردمان مفتی پێنجێنی دەڵێ گەورەیەک بۆ کەس نەبێ سێبەری بەردەوام بڵین هەوڵی ژیانی خۆی بێت گەورەیەک دەربەستی ژیانی فەقیر و هەژار نەبێت مەبەستی ژیانی پیر و گەنج نەبێت ئەمە بۆچی باشە بۆ ئەوی باشە هەر لە ناو بچێت گەورەیانی دەسەڵاتدارێک تەنها خەمی خۆی هەبێت تەنها خەمی گیرفانی خۆی هەبێت تەنها خەمی سکی خۆی هەبێت ئەو دەسەڵاتە ئەبێ خەڵک قبوڵی نەکات ئەبێ خەڵک ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە بێتەوە ئەبێ ئەو چونکە گەورەترین دەسەڵات لە ڕۆژی هەڵبژاردنا بەدەستی خەڵکەوەیە ئەوە خەڵکن کە دەسەڵاتدارن ئەبێت ڕێگری بکەن لەوەی کە مافیانە خوارد لەوەی کەستەمیان لێکات لەوەی کە نایەڵێ مافی هاوڵاتی بوونیان پێشێ دەکات ئەوەی کە گەنجەکان وڵات بەجێ ئەهێڵن ئەوەی کە ڕیشی مامۆستای ئاینی ئەسووتێنێ ئەوەی کە مامۆستای قوتابخانە ئەداتە بەرشەق ئەبێ گەل بێتەوە شکۆ بۆ خۆی بگەڕێنێتەوە و بتوانێت بەهێزی خۆی لە ڕۆژی دەنگدانە بەڕاستی ئەو گۆڕانکاری ئیجابەی کە پێویستە بیت ناومێدیەکەی ڕەنگە تۆش بیزانی و زۆر جار ڕوبەڕووی ئەو کەسانە دەبیەوە کە داوا دەکەی دەنگت پێ بدەن و کارنامەی خۆت بۆ بۆیان ڕوون دەکەیەوە ڕەنگە ناومێدیەکە بێ ئەو ناومێدیە لە جێی خۆیەتی یاخود دەڵێی لە جێی خۆیەتی بەڵام دەکرێت ئەو ناومێدیە بگۆڕدرێ بۆ ئومێد بۆ پشگیریکردنی کاندیدانی دادگەری لە ڕاستیە ئەو بارودۆخەیە کە ئەو ناومێدی دروست کردووە کەواتە جارێ ئینسان قەت نابێ ناومێد بێ لەوەی کە ئەتوانێت گۆڕانکاری بکات ئەتوانم بڵێم ئەوەی بەشێکە لە بەرنامەی ئەحزابی دەسەڵات لە دیکتاتۆر کە کاتێک ئەوێ دەسەڵاتە بمێنێتەوە دێت ناومێدی بڵاوە کاتەوە لە نێو خەڵکە بەڵام خەڵک ئەبێت لەوە بەهێزتر بن بەوە ناومێد بن چونکە خۆیان هێزی ئەوان هێزی دەنگەکانی ئەوان ئومێدە بۆی بتوان گۆڕانکاری بکەن پرسیاری زیاتر هەیە دەمەوێت گفتگوی زیاتر لەگەڵ بکەم بەڵام شتێک زۆر بەگرنگ دەزانی لە کۆتایی بەرنامەکە دەتوانی بیخەیە ڕوو بەڵێ من وەکو قومریه شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە بازنەی 3 ڕۆژاوای هەولێر داوا لە دەنگدەرانم ئەەکەم داوا لە دەنگدەرانی ئەو سنوورە ئەەکەم کە متمانەی خۆیان ببەخشن بە کەسانی ڕاستگۆ دەستپاک ڕابردووپاک و ئەو کەسانەی کە بە فیعلی و لەبێ خۆیان و خۆیان پەیمانیان داوە کە بەردەوام لە سەنگەری خەڵک بن لە سەنگەری چەساوان بوون لە سەنگەری هەژاران بن لە سەنگەری ستەملێکراوان
هیوای سەرکەوتن بۆ دەخوازم کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی خۆراوای هەولێر زۆر بەڕێز مامۆستا قومریە شێخ محەممەد بەرزنجی سوپاس دەکەم کە لە نوێنەری تۆ ئەم جارش لەگەڵم بی سوپاس دەکەم. بەڕێزان و خۆشەویستان هاتنە کۆتایی ئەڵلقەی ئەم جارە لە بەرنامەی نوێنەری تۆ لەگەڵ کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی خۆراوای هەولێر زۆر بەڕێز مامۆستا قومریە شێخ محەممەد بەرزنجی. تا دیدار بەخوای گەورەتان دەسپێرم.